بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خواتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. دوای دابڕانی مانجێک بەهۆی هاتنی مانجی ڕەمەزانەوە لە ئێوە دابڕام. خوای پەروەردگار تاعات و عیبادەتی هەمولایەکی قبول کردی ئینشاء الله و بە قەضاش جەژنتان پیرۆز بێ و هیوادارم کە چۆن لە جەژنا دڵتان خۆش بوو و زیاتریش دڵی ئەو خەڵکە خۆش بێ و دووربین لە هەموو ناخۆشی و نەخۆشی و نەهامەتیەک. بەرنامەی دوانگەی خەڵک کە ئێستا ڕۆژی یەکشەممەیە سعات 7 لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستدایە و ڕۆژانی یەکشەم و چوارشەم لە سعات 7 ئێوارە دێتە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست و ئەو باس و بابەتانە دەخەینە ڕوو کە گرنگە بۆ کۆمەلگاکەمان و گرفت و کێشەی کۆمەلگاکەمانە دەمانەوێت چارەسەری کەین و دەنجی ئێوە بگەینین بە دەسەڵاتداران و لە ڕێگەی کەناڵی ئاسمانی پێیان و بەرنامەی دوانگەی خەڵکەوە قسەی خۆتان بکەن و دەردەدڵی خۆتان بکەن و باز لەو کێشە و گرفتانە بکەن کە بەرەوشی ئەم میلەتەی گرتووە. بۆ ئەمڕۆ باز لەوە دەکەین کە دوای دابینکردنی موچە لەلایەن بەغداوە ئاخۆ چارەنووسی داهاتی ناوخۆ چی بەسەردێ. هەر ئەو دوو مانگەی کە حکوومەتی بەغدا با بڵێن حکوومەتی عێراقیە موچەی مانجی دووسێی نارد، دیارە بە تەواوی موچەکەی نارد، داهاتی ناوخۆ لە شوێنی خۆی ماوەتەوە کە بەو پێی خۆیان ئەعلانیان کردو دەڵێن 340 ملیار دینار داهاتی ناوخۆمان هەیە. یعنی بەو حسابەی بێ 340 کۆ 340 ئەوە دەکا 680 ملیار ئێستا بەس ئیدوو مانگ لە حکوومەتی هەرێم ئەمە هەیە. پێشتریش ئەگەر بەبیرتان بینمەوە 5 مانگ داهاتی ناوخۆ هەر هەبوو. یعنی ئەمانە هەمووی بەڕاستی داهاتی ئەم هەرێمی کوردستانەیە و لە ئێستاشدا خۆتان ئاگادارن کە جگە لەوەی کە لە ڕابردوو پاشەکەوت کرا و نیوە ڕوبع موچە و نیوە موچە و نازانم چی ئەوانە ئەوە خەڵک هە لە بیری نەماوە. بەڵام ئەو سێ موچەیە کە لە ساڵی ڕابردوو نەدرا بە خەڵک جا بە هەر بیانوێک بێ و کە موچەکەش نەدرا ئیدی ئەم داهاتی ناوخۆیە و ئەم داهاتی ئەو دوو مانگەش هەموو ماوەتەوە. یعنی زۆر ئاساییە ئەگەر ئەم داهاتە بکەن بە چۆن دەڵێ با دیاری بێ هەرچەندە مافی ئەو خەڵکەیە بیجێڕنەوە بۆ ئەو خەڵکە سێ موچەکە بنێرن. کاک سەردار ڕانیە. وعليكم السلام ورحمة الله وبركاته. کاک سەردار ئێوارەتان باش. ئێوارەت باش. بەڵێ کاک سەردار. کاک سەردار ئێمە دوومانجی ڕابردوو موچە وەرگیرە ماتە مانج 2-3 موچەکە بەغدا بە کاملی ناردی. ئەو داهاتە ناوخۆیانەی کە هەبووە و جاران بەیەکەوە لەگەڵ بەغدا تەرتیبیان دەکرد و موچایان پێدەدا. دیارە ئێستا ئەو جارە موچەکە بە تەواوی هاتووە. ئایا ئەم داهاتی ناوخۆیە چی بەسەردە لە کاتێکە ئەنی حکوومەتی هەرێم کۆمەڵێک قەرزاری خەڵکە؟ داهاتی ناوخۆ مامۆستا داهاتی ناوخۆ هەموو کەس دەزانێت چی لێ دێت. لە مناڵێکی سەربێشکە لەگەڵ ڕێزم بۆ جەنابە لە مناڵێکی سەربێشکە بپرسە ئەزانیان داهاتە شێ ئەیبا و چێ ئەیخوا و چۆن بردیان و چۆن چیان لێ کرد و بەزا بوایە لەگەڵ ڕێزمە وەلەو من حەدیەوە نییە ڕێنماییەوە کەم ئەبوایە بکان نسیبایە ئەبوایە دوای ئەوەی کە حکوومەتی بەغا پارە ئەنیارێ بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان ئایا ئەم پارتی وەژێتیە چیان لێ دێ؟ ئەو پرسیارێکی زۆر گرنگە. بەڵێ دێ من لە تۆ دەپرسم. وڵای جامامۆسا داهاتەکە بۆ خۆیانەی بنەوە تا بەشێکیشی ئەگەر هەڵبژاردن بکەیە هەڵبژاردن بکەێ نازانم مانی چەندە مامۆستا تۆ ڕۆژنامەنووسێک کەی دێت دەزەکرێ بە هەڵبژاردن و ئەم هینە تا ئێستا بە فەرمی ئەوەی ڕاگەیاندراوە دەی شەش دەبێ هەڵبژاردن بکرێ واتە لە دەی 5ەوە دەبێ پرۆپاگەندەی هەڵبژاردن دەست پێ بکە. بەڵام ئیدی بە هەر حاڵ ئەوەی کە دواخراوەوە دیارە و چۆنە و نازانی چی بەسەردێ ئایا دەی شەش هەڵبژاردنەکە دەکرێت یان ئەوتە دوا دەخرێت جارێ دیار نییە.
والله جاديار بەڵام ئەمە لە فتەوەرەکە دوور نەکەوم و کاتیشم لێ نەگرم ئەمە بڵم ئەو داهاتە بەشێکی بۆ خۆیان بن و بەشێکیشی ئاوا هەندێ خەڵکی لەگەڵ ڕێزم بۆ جەنابتانەوانەی کە گوێ لە ئێماگرن خەڵکی نەفزەزی پێکڕن لە کاتی هەڵبژارنا و بڕێ پاریکەنیانێنێ بۆی دەنگێنن ئەوە ئەو داهاتەکە ئاوای لێ بەڵام ئەگەر بەغا پارە بنێرێ بەغاش خۆ ئەوەنە زۆر شەریف نییە مامۆساونە پیا و تۆزێ بە ئینسافەوە قسە بکە بەغاش ئەوەنە بۆ کورد دۆسۆز و خۆشەویست نییە بەڵامیتر ئەوە چییە جارێ باری لارەیەوێ ئەم وەضعە بەلایەکە بخاکە بیسلمێنێ کە دوای 32 ساڵ لە حکومڕانی پارتیێژێتی باسی بەس پارتیێژێتیەکەین چکە ئەوان بەشێکن لە 32 ساڵی ڕاوردووە بەشێک بوو لە حکومڕانی کوردستان نەیانتوانی حتا تەنانەت موچەیەکی بەسیط کە هاوڵاتی مافی خۆیەتی دابینی کا و دیانەیە ئێستا بۆ بە ئەوەی کە دابشکردنەکەیان لەسەر ماوە ئیتر خوا ڕەحمکە و خوا ڕەحم بە هەموو لای بکە دەستەکان زۆر سپاس خواگەدارت بێ کاک یوسف لە هەولێر سڵاوی خوات لێ بێم کاتت باش بەڵێ فەرموو زۆر سپاس کاک یوسف کە حکوومەتی عراقی پارەی تەواو بنێرێ داهاتی ناوخۆ چی بەسەر دێ؟ والله قررهم داهاتی ناوخۆ ئەو ماڵی دەکەن لە خۆیان لە لەو جێش و جاشێک هەیکیان لەو مەقەڕات و حزب و هەموو وەزاعەت هەیە لەسەرا هەموو مەسەفەکیان لەسەرا لەو خوانە بەڕاستی ینی بێزگەرەوەی کە مقەسرن بەرامبەر داهاتی ناوخۆ بەرامبەر بەغداد مقەسرن کە پێویستە لە بەغدا ئەو پارە زیاتر بێت نەک خەمینی بسیانی موسا تەواو نییە بەس ئاوڵاتیان هێرم پێویستە مەموتەکی پێویستە مەساریعە ئەو قۆتات هەموو ڕاوەستە ئەو هەموو مەساریع ڕاوەستە پێویستە پارە هەیە پێویستە بە موزانەوە پێویستی بە هەموو مەسەفەکی هەیە پێویستە ئەوان لە بەغدا دەکەن ئەوانە ئەدی سەر کۆمار ئەدی ئەو پەرلەمانتارە ئەدی ئەو هەموو بەرپرس وەزیرانە دەکەن ئەو پارەی لێ نایێت لە بەغدایە دەستەکان خۆش دەستەکانت خۆش کاک یوسفجان دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس باڵێ چێمان لەگەرە بە فەرمێ کاک باوکی نزار کاتت باش بە قوربان چۆنی حواڵتان باشە سپاس بۆ بەڕێزت باوکی نزار باوکی نزا بەڵێ بەڵێ ئێمە لە هەرێمی کوردستان ئەوەی کە من وەکو زانیاریەک بەردەستم کەوتووە 30 دەواازەی سنووری هەیە چواری بە فەرمی عراقیش دانی پێناوە 6 تر تەنها هەرێم دانی پێناوە 20 ینی بێدایک و باوکە هەر ئیدی دەواازەیە سنووریە و تەواو ئیدی بۆ خۆیان خوا ڕەحمەکات چی دەکەن و چی دەنێرن و چی دێن و چۆن ئەو پارەیە ئەوەی تر بەپێی ئەو ڕاگەاندنانەی کە خۆیان ڕاگەاندووە 340 ملیار داهاتی ناوخۆیە ئێستاش حکوومەتی عراقی پارەی تەواوی ناردووە ئێمە جگە لەو دوو مانگە مانجی دووسێ پێشتریش 5 مانگ تقریبا نزیکەی 7 مانگ داهاتی ناوخۆ لە بەردەستە یعنی 3021 ئەگەر تەنها ئەوە بێ تقریبا ئێستا کە 2 تریلیۆن دینار لە بەردەستیم هەرێمی کوردستانەیە کە دەتوانێت بەلانی کەم هیچ نەبێت دووسێ موچەی پێ بدە دوو موچەی پێ بدە ئەمە یعنی کە پارەی تەواو لە بەغدادێ ئەم داهاتی ناوخۆیە بۆ چێ دەڕواچی بەسەردێ وڵای کاگەن قسەکان هەمی جوانە بەس پرسیارەکە ئێوەش بەڵێ منتقیە بەس خەڵکیش وەزیری دارایی نییە وا نەخۆ زین چۆنە ئەمە کە پرسیار دەکەین ئەمە بەستم ئەوەیە کە تۆی هاوڵاتی یعنی مافی خۆت هەیە قسە بکەی پێ دوایە کە ئیوا هەیە دەڵێ ئەم داهاتی ناوخۆیە پێویستە لەو قەرزانە ئەو قەرزانە پێ بداتەوە کە قەرزاری خەڵکە بۆ نمونە کاگەنۆر ئەوەلەن هەمومان نەزانین چی بەسەرێت هەمی بۆ مریشکاندنی بەوا بوا بڵێن کووردە چونکە تۆ چ لە بەغداد دوژمنایەتی کورد بکەی کوردە دوژمنایەتی منەکەی بەکارێت
بۆ ئەوانەی کە بڵێم دار بەدەست یانم ئەمەیەک ئەوەلەن خەتای پارتی وێچێتی ناگرم وەزائیدەن نە خەتای سەرۆکی هەرێم و حکوومەت و ئەم شتانە ناگرم و بە دەرەجەی یەک وەزیرەکەی گۆڕان چل ئەوەی پارتی وێچێتی تاوانبارە و ئەمجا ئەم ئۆپۆسیۆنانەی بە کۆمەڵ و یەکردوونەوەنەوە کە هەر قساکەن لەوەکو من تۆ دیقەت بە کاگەنۆر دوو دانەمان خەڵک لە چ عەزابێکا بوو وەڵڵاهی کاگەنۆر گەلامە بۆ گەر ئەو موچەیە نەدرایە قەنەعەتم پێ بکە گەشت بۆ ڕادەیەک بۆ جەژنی ڕەمەزان خۆیە کوشت بۆ دوو مانگ زیاتریش بوو برا نا من ئەو ناڵم تۆ چی سەرسەفرە و بەتاڵ بێت و تیفانت تێ نەبێت بەو ڕەمەزانە و جەژنی پێ بکەی کاگەنۆر دیقەتەی کۆمەڵی یەکردوو بەو هەموو موسڵمانیەتی خۆی و بەو هەموو ڕێی وەکو من قسەکە بە سەرۆکەکەی هەم یەکردوو هەم گلێم لێ و هەم نەوەی نوێش و هەم بەزال پێدەم بەڵام ینی بۆ نمونە چی بکەن بۆ نمونە ئەزانی چی هەم کردایە کاگەنۆر هیچیان نەکردایە باقیێکا دوو ئەندام سەرکردایەتی کۆمەڵ و یەکردوو نەوەی نوێ کە خۆیان بە ئۆپۆسیۆن نەزانە من نەوەی نوێ ناکەم باوشانیەوە با پێ بڵم بەس من مەسئولم وا بڵێم داهات نایەتە پێش مامۆستاکان کەوتنایە نەک کاکە گیان ئەلەن دەزوەردانە دەسی لە پشتە بە ئەمەیان بکردایە وەکو مقتەداستر پێیان باە بە عەرزامەند چەند بەچەنە لەم کەناڵەیەوە وێنم تو خوا کە من قوتیم دەست بکرێتە دەست بێنە مائیدەم دەست بکەنە قۆرگم منێکی هاوڵاتی چیم دەکەم ئەم زاڵمانە پێکرێ ئەگەر سەرکردەیەک و حیزبێک نەبێ پشگیریم کە واللهی وەبیللهی من ئەمە ڕائمە والله وەبیللهی چەند جاری دیش لەم کەناڵەی ئێوە متووە ئەم هەڵبژاردنەی کە ئەکرێ ئەوەی بچێت بۆ هەڵبژاردن قەسەم بەخوا جەهەنەمی بۆ خۆی مسۆکەر کردووە قەسەم بەخوا جەهەنەمی بۆ خۆی مسۆکەر کردووە ئەگەر نەچی باش ئەگەر نەچی کەواتە هەر ئەوانە دێن و دادنیشتنەوە نا با منم قسەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆ دیقەتی یەکشت بە دیقەت لە شەڕی بەدرا هەتاوەکو دەستیان نەبرد بۆ مڵک و ماڵ و بۆ کۆمەڵێشتی مسلمانان ئیعلانی حربی نەکرد جا ئێمە چین بچینەما پێمان نەکرێت کاگەنۆر کە تۆی من ئەم پرسیارە لە توێ مسلمانەکەم باشە زەلامەیە وەڵایی باوەڕم پێ بکە لەگەر ڕێزم بۆ جەنابەکە یعنی بکرە کۆمەڵەشت با لەگەڵ ئەم چاشیوانە لەم لە دەستیاوە پەس لەبەر بێ پارەی لەبەر بێ موچەی جا خوا کۆمەڵی یەکردوو کەی غیرەتیانە تۆڵێ ئەم سەرکردانیان وەڵای من شەرمەکەم بەتایبەت کۆمەڵی ئیسلامی سەرکردەی وای تیا بوو بەس تاکە نەفەرێکی وەکو خۆی لەو ساخە ڕوبەڕووی سەد کەس بووبەوە هەتا کۆمەڵ لە تەوێڵە و دیارە بوو لێرە نانەتوانێمە پەنج ئەمانە یعنی کۆمەڵێ بەسیترین خەدر لەم میلەتە بکەن تۆ دیقەت بۆ وای کۆمەڵێک کەسی شێر لەبەر ڕیایی نوێژەکەیەتە باشە یعنی ئەمە ڕاستیە تاکەی ئەم خدا ڕەحمکە دەستەکان پارەبەی تۆخا کاگەنۆر پارەی کارەبا بە بەرچاوی مامۆستا عەلی باپیرەوە دزرێ پارەی داهاتی کومەرگە دزرێ پارەی دایرەی مرورە دزرێ داهاتی ناخۆ بە عامیە دزرێ بەڕێز مامۆستا عەلی باپیر بەس من ئەو گلەیەم لەسەرە لەوەتەی دروست بوو هاتۆتە شار کە چەکی داناوە لە قسە زیاتر هیچ شتێکی تری نەکردووە واللهی من ئەم جارەیە لێم بەرپرسم لەم قسەی خۆم بۆ قیامەتیشم بۆ هەڵبژاردن هەر کەسێ بچێت قەسەم بەخوا جانەبی بۆ خۆی داخستووە دەی وەکو مامۆستا سۆران و من ناوی ئێوەێنم بۆ کەناڵەکەیەوە ئەمانە پێگەێنین لە قسە زیاتر لە من زیاتر هیچی تری ناکەن زۆر سپاس بۆ کەناڵەکەیەوە دەستەکانت خۆش بێ زۆر سپاس دەکەم بەڵێ کاک باوکی نزا و هەر بە ڕێزێکی تر گلەی دەکا و قسەی خۆی دەکا ئێمە قسەکانتان دەخەینە سەرسەر و سەر چاومان لە حەقیقەتیشدا بەڕاستی کە لە دڵێکی پڕ لە غەمەوە لە دڵێکی چۆن دەڵێ پڕ لە ئێش و ژانەوە قسەی خۆتان دەکەن و چۆن دەڵێ بەڕاستی ئەگەر من بەرگری ئەوە نەکوەکو بە بەرگریەک لێرە بەرگری لە شخصێکیان لە کەسێکیان لەسەر و حیزبێکیان لە کەسێ بکەم بەڵام یعنی کۆمەڵی دادگەری ئەوەندەی پێکرا بە درێغی نەکردووە ئەوەندەی پێکرا بە درێغی نەکردووە لە پشتگیریکردن لە داوەڕەوەکانی ئەم خەڵکی کوردستانە کاک پۆڵا سڵاوی خوات لێبێ سڵاوی خوا لە برای بەڕێز دەکان لە کارمەندەکان نیشت پیرۆز بی بە قەزا لێت مبارەک بی هەر سەرفراز بی هیوادارم خوای گەورە نزا و ڕۆژووی لە هەموو برایانی مسلمانان وەرگرت بێ و قبولی کردی کاک پۆڵا بەڵێ تقریبا قەزم شتەکان ڕوونە هیچ پێویست بە تەوضیح ناکە داهاتی ناوخۆ لە مەودوات چی بەسەردێ ئەگەر حکومەتی عێراقی موچەی بەکام ببنێرێ بەڵێ سەرەتا بەڵێ کاک پۆڵا یادی 36 ساڵ لەمە قسەی ئەنفالە لە ناوبردنی کاک پۆڵا دەنگت ئەگەر شوێنەکەت بگۆڕی شەبەکەت تەواو نیە شوێن
میلەتەی یاد پرۆسی ئەنفالە بەداخەوە دەبوایە تەوەرەکانتان تۆزێک باسی ئەنفال بوایە. ئەنفال پرۆسەیە کە تایبەتە پیشەی عەرەبە بە سڕینەوەی کەلتور و ناسنامە و خاک و نەهێشتنی هیچ شتێکی کورد. کاک پۆڵەجان بەڵێ جارێ پەیام لەم ڕۆدا بەڕاستی ئیشی زۆری لەسەر مەسەلەی ئەو شاڵاوی بەناو ئەنفالە کردووە و بەرنامە و شتی زۆر لەسەر کردووە و شتی باشی لەسەر کردووە. پێداسی نەکراوە کاک. بەڵێ پێناسە نەکراوە نەدانێت زانی چۆنە کاک پۆڵە کاک پۆڵە بامە هەندێک شت هەیە با خەڵکێک باوە تێنەگا زانی چۆنە ئەمە زانی چۆنە پرۆسەی بەناو ئەنفال پرۆسەیەک بوو سەرکردەیەکی بەس بارمەتی بەڵێ زانی چۆنە سەرکردەیەکی زاڵمی عەرەب بەعسی ئەوە هات خزمەت بکەم زارێ کە ئەو ڕۆیادی کە چواردەی چوارە کاک پۆڵە با خزمەت بکەم زانی چۆنە تۆ دەزانی بەس زانی چۆنە با خزمەتت بکەم بەڕێزەکەم با خزمەت بکەم زانی چۆنە ئەستەن زانی چۆنە بە ئێمە ئەستەن باگلەی جارێ بە خۆمان ئێمە وەکو کورد چەندە بەڕاستی یەکترمان خۆش دەوێ چەندە لەگەڵ یەک ڕاستین چەندە ئامادەین کە ملی یەکتر نەشێنین ئەوە گرنگە من بۆ گلەی لە تورکێک و لە عەرەبێک و لە فارسێک بکەم لە کاتێکە کە ئێمە خۆمان یەکتری دەسڕینەوە هەمومان نادی من وشەی هەموو بەکار نایەنم بەس تۆ لە لای عەرەب هەمووی بەکاردێنی ئەوانە پیشەی وانە نازانین چۆنە بەڵێ ئیسپانیەکان دەیکەن فەڕەنسی دەیکا بەرازیلی دەیکا ئەوانە دەشارینەوە بەرگری فکریمان نامێنێ وەڵا ئەوەی کە بەریتانیا و فەڕەنسا بە کوردیان کرد لە کاتی لە پاش سایکس بیکۆ تەخسیریان نەکرد ئەوەی کە ئێستا ئێمە پێوەی دەناڵێنن ئەوەیە کە بەریتانیا و فەڕەنسا پێیان کردین فەرموو دەورێکە ئەمتەر بخینەوە کاکە بەڵێ بەنامەکان لە بەریتانیا هەیە ئەوای کردۆ دەستی عەرەبین کورتیان فەرموو لێ دەکا ئەو کاک پۆڵە بەلاش قسە دەکەی دەنگت تاوا ناگە شوێنت بگۆڕە براگەرەکەم کاک پۆڵە داوای لەبردن دەکەم بابەتی ئەنفال کە ئەو بەڕێز ئاماژەی پێکرد ئێمە ناکرێ بین شەڕێک عەمەلیەک کارەساتێک کە بەسەر ملەتی کوردە هاتیە بین ئێمە 600 میلیۆن 500 میلیۆن عەرەبی تێوە بگەڵێنین بڵێن وەڵا ئەوە هەموو عەرەب بووە یعنی ئەگەر ئێستاکە سەرکردەیەکی کورد بێ قەتڵ و عامێک بکە لە ناو تورکا لە ناو فارسا لە ناو عەرەبا ئەوان بڵێن هەموو کورد یعنی ناکرێت تۆ ئێستاکە هەموو تورک بەخراب بزانی هەموو فارس بەخراب بزانی هەموو عەرەب بەخراب بزانی کە کوردستانیە پارچە کرد لە ساڵانی 20ەکانە یعنی فەڕەنسا و بریتانیا کە دەستی سەرچیان هەبوو لە بابەتەکە خۆ ناکرێت ئێستا ئێمە زەربێک بەسەر هەرچی فەڕەنسی و هەرچی بریتانیا دابێنین بۆیە بەڕاستی چێ تاوانی کرد بڵێ ئەوە تاوانبارە نەک ئێمە بین زەربێک بەسەر هەموو خەڵک دابێنین کاک ژیار لە هەولێر بەڵێ فەرموسڵاوی خوارد لێبێ کاک ژیار سڵاو بە قوربان ناوەکە مڕەکە ببووە نەموێ ڕێز بڵێم زارێتم نەوەکو کاکە بەنیسبەت ئەو بەڕێزەی کاکپۆڵە بە حەقەت لە زۆر داخەلە دەکا بەڵام فکرەکەی بە تەواو شۆبێنی ئەوەی کە مەسەلەی ئەنفال شتیوە پەیوەندی نییە بە عەرەب بە تەواوی بە عەرەبدا ئەوە نظامی سیاسی دیکتاتۆر و فاشیزم هەبوو شەی کردووە علاقەی بە عەرەبدا نییە منیش ئەو فکرەی باش نازانم یعنی ناکرێت تۆ ناکرێت گەلێک ینی
زەربێکی بەسەدا بێنی ئەوە چێ سەرکردەیەکی خراپی غەڵەتێکی کردووە لە خێزانێکە کەسێک خراپە ناکردووە ئەم خێزانە زەربی سفرکەی و پێ دوابێت کە تەواو ئیدی مافی ژیانیان نییە و مافی ئەویان نییە کە هیچ تەعاملێکیان لەگەڵ بکەیت. بەڵێ کاک ژیانجان بەڵێ ئەوەی کە بابەتی سەرەکی ئێمەیە بابەتەکە ئەوەیە دوای دابینکردنی موچە لەلایەن حکوومەتی عراقیەوە کە ئەم دوو مانگی 32 هەموو داهاتەکە لە حکوومەتی عراقیەوە هات بۆ موچە بەڵام داهاتی ناوخۆ تا ئێستاکە هەرماوەتەوە ئایا پێ دوایە کە پێویستە داهاتی ناوخۆ لە چیەوە سەر بکرێ و ئەم داهاتی بەسەردێت پێویستە داهاتی ناوخۆ بەڕاستی پاژەوەی کە موچەی فەرمانبەران بەتەواوی لێ بدرێتەوە ئەوکانی کەش لە مەسائلی ئیستثمار و ئەوانەی کە پرۆژانێک کە بەگەر نەخرانێتەوە ئەو پرۆژانە بەکاربێن شتی زۆر زۆر چاکە چکە داهاتی ناوخۆ زۆر زۆر بەبێ گەڕانەوە بۆ بەغدا دەتوانێت ئێستا مەسەلەن موچەی دوو مانگی تر بدەن بەحق ئەگەر ئەوانەی کە ئەو سێ موچە لای حکوومەتی هەرێمە ئەو سێ موچەشیان بداوە ئەوکانی کەش لە پرۆژە تاوانەکراوەکان سەرفیان بکردا زۆر زۆر باش بوو زۆر زۆرمان پێ خۆش بوو چکە خەڵکێک بەڕاستی پێ بڵێن خەڵکێک وەزی لەو پەڕی خراپیدا شادی هەر موچە خۆ خەڵکی کاسیش ئێستا ئیشی نەماوە بەتەئکید یعنی ئەو موچە هەیە قەی ناکات دوو سێ مانگ جارێک وەردەگرێت بەڵام خەڵکێک کاسبەکە ئەو ئیشی نەماوە ئەگەر بێتەوە پرۆژان دێبەجێ بە پێشتێکی زۆر چاکە زۆر زۆر خۆشحاڵم دەستخۆشی لە سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ زۆر سپاس دەستەکانت خۆش بێ داهاتی ناوخۆی لە هەرێمی کوردستان دیارەکە ئەم ئیتفاقاتانەی کە کراوە لە نێوان یاخود بڵێن بڕیارە بکرێت کە هێستا تا ئێستا بزانام هیچی نەچۆتە بواری جێبەجێکردن کە حکوومەتی عراقی باز لەوە دەکا ئێوە دەبێ داهاتە نەوتیەکانمان ڕادەستکەن و داهاتی فڕۆکەخانە و هەروەها دەواازە سنوورەکانمان ڕادەستکەن ئەوجا ئێمەش موچەی تەواو دەنێرین و بە هەموو مشتەقاتەکانیەوە. مام زەوهەر لە کۆیە بەڵێ مام زەوەر ئێوارە باش چۆنێ ئێوارە باش بە قوربان باشی بەخێر بێەوە سپاس بۆ تۆ تۆش بەخێر بێ جەژنش پیرۆز بی من دەبێم ئەگەر ئێمەی کورد پێش و ئاگارەکانی خەڵکی کوردستانمان لە یاد بە پێکجانی ئەو هەموو سۆسەکانی کوردستان لە ناوچوون ڕاپەڕینی مەزلمان لەبیر بە ڕفراندۆممان ئەوە فیدرالیمان لەبیر بە ئای ئێمە حەقی ئەو ڕۆژە بگەین بۆ ڕۆژەی نەخێ ئەگەر ئێمەی کورد سەرکردەکان بە هەمومانەوە هەستکردن بە مەسئولیت بکەین لە بۆ وڵاتەکەی خۆمان ئێستا ئەمە ئازادین خۆشبەختین خاکمان دەوڵەمەندە میلەتمان ڕۆشنبیرە خۆراگرە مەزەحی بووە ئەگەر نەهامەتەکانی سەدامان لەبیر بێتەوە هەموو ڕۆژێ دەبایە بە هەموو ڕۆژێ بە کوستەتی کافر ئەوانە ڕەزم بکەیت لەبەرەوەی ئەوانە سەدام دوو خۆ پێ بەدەستەوە زۆر دەباسم کردیە لەناو ئیمپراتۆرەتی عەرەب لەناو بردنی کول لە سەعات سەدر تابی ئێرە هەمووی دەبوو وڵەکە عەرەب و کوردی تێدا نەدەما ئایا چ بکەین باشە سەرکردەکان دێن لە زێربار و درست بە خەڵکی کوردستان بکەیت چ بکەین باشە ئایا ئەو حکومەت کابینی حکوومەت غەڵەتەکان دیسان دووبارە دەبتەوە یان کۆتایی پێدەینن ئایا ئەو هەموو پارە دەستگاوی کەسادیدانەوە لە وڵاتان و لە ژێر زەمینەکان ئایا دەیهێنە دەرێ و حسابی بۆ خەڵکی کوردستان بکەن ئایا حکوومەتی عێراق بەرپرسیارە نەخێر حکوومەتی عێراق ئەمەشتێکی باشە ئەوەی ئێستا کەس ئەمریکا کردێتی هەمان ئەو پرسیارانەی کە کردت پێم خۆشە وەڵامم دەیەوە بزانم وەڵامەکە لای ملەتە وەڵامەکە لای تۆ بەشێکی لەو ملەتە بەڵێ ئەگە بەڕێی من بێ بەڕێی من زۆر داگوتمان باسەکردەکان بچە ناو پەرلەمان بە 5 دقە چارەسەری کێسەکە دەکرێت بەڵام بۆ نایکەن ملەتەکە خۆی خەتابارە قبولی ئەو مۆزوعایتی هاتبوونە ئەو مۆزوعی بێن ئەرزاقی زەماڵەکان بێن نەدەرێ بە هەر زۆرە درۆحک بی ئێستا کابی ئەوانە ئەو دوو دەسەڵاتە بە تایبەتی یەکێتی پارتی ئەوە دی لە پەنای تورک و عەجەم خۆیان بە گەورە دادەنێن و خۆیان دوورخستێتەوە لە میلەت و ئەوە دی ئەوانە میلەتیان عەزابدا حکوومەتەکانی کوردستان عێراق عەزابی نەدا کابی لێرە میلەت بەرپرسیارە بۆ ئەوەی ئیمزا کۆ بکاتەوە ئەمریکا وازمان لێنێنی عێراقیش پشتمان تێنەکە دادگایەکی عادیلانەی ڕاستەخۆ هەبی هەموو حیزبولایەن و سەرکردوە بەرپرسیار و ئەوەی کە لەناو حکوومەت بوون هەمووی بدرێنە دادگای بۆ چارەسەری کێسەکە بەستا میلەت بێزار بووە میلەت گوناحە وا میلەتێکی خەڵکی دیە
خاکەی داینێ لە هەموو دنیاە ئەو خاکە سەرۆت سامانەیمە هەموو دنیا سینی پێبەڕێوەتی دەبایە هەموو سار و سازکەکان زراعەت و سناعەت و ڕۆشنبیر و لەو پەری ئاسیدا بە هەر عیب و ژن بچین نام بکە هەر عیب و ژینگە پارێزی لە کوردی هەر عیب و کورد بۆ یاختەتی بکە هەر عیب و کورد برسیبی هەر عیب و کورد پاسەکەوتی موتەی لەسەربی هەر عیب و کورد لێبرێنی موتەی لەسەربی ئەوانە هەمووی سەربەزارێ بە تایبەتی بۆ یەکێتی پارتی بە تەواوەتی ئەوداد بۆ ئەحزابە سیاسەکان و سەرکردە سیاسەکانی دیکە کابی هەمویان بەرپرسیارن لەو مەژوعین گوناحە با بە خۆیان دابستنەوە بەر لەوەی هەڵبژاردن بکەن با بێنە ناو میلەت داوای لێبوردن بکەن غەڵەتەکان چارەسەر بکەن با ڕێزە میلەتی کورد بگرن ڕێزە ئەرپال و چیمیا باران بگرن بکەن نەک مادەی 140 دانێن لە بۆ قەزەی کورد نەک کەرکوت ئەوەی ببن عذابەی نەک تورکیا بێنەزا خاچی کوردستان و بێ وەڵا ئەمە بەناوی فەکەکەی ئەوە درۆیە تورکیا لۆ خۆی لە کورد بێزارە شێخ سعیدی پیلانی حەتاسان هەمویان بەشدار بوون کاچ من بە ئەمریکا بەشدار بوو بە هەمویان بەشدار بوون بەڵام ئایا پارتی عەقلی لەو دەرسێ وەرگرت ئایا یەکێتی عەقلی لەو دەرسێ وەرگرت ئایا حیزبە سیاسەکانی دیکە عەقلیان لەو دەرسێ وەرگرت نەخێر بۆ کابی بەرپرسیاری سەرەکی هەرچی ئەحزابی سیاسی هەموو ئەندام پەرلەمانەکان بە وەزیرەکان بە سەرۆکی حکوومەتت بە مامۆستال و نۆشروانی ڕەحمەتی بە سەرۆک کۆمارەکانی ئێستا هەمووی بەرپرسیارن لە قەزەی کورد هیچیان ناتانن یەک لەحزە خۆیان لێلادەن ملت گوناحی نییە ئەو ملەتە چاوەڕوان مام زۆرجان دەستەکان خۆشبی کاتم زۆر پێدای دەستەکان خۆشبی مام زۆر ئەدەکە برسیاتکەی گوناحە دەستەکان خۆش بە قوربان کاک حەسەن لە سلێمانی سڵاوی خوات لەبێم کاتت باش بە قوربان کاک حەسەن ئەگەر دەنج تەلەڤیزۆنەکەت کەسکەی سپاست دەکەم وعلیکم السلام ورحمة الله دەنجی تەلەڤیزۆنەکەت کەسکەی لە تەلەفۆنەکەت قسە لەگەڵ من بکەی سپاست دەکەم و ڕاو بۆ چوونی جەنابەت بفەرمون بزانین جەنابتان دەڵێن چی سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ باش بابەتەکەیمە ئەوەیە کە مادام حکوومەتی عراقی پارەی تەواو دەنێرێ بۆ موچە داهاتی ناوخۆ چی بەسەر بێ داهاتی ناوخۆ سوزانێکی بەسەر بێ هەموو دەچێتە جەماعەتی دوولایەنەکە لا لەولای ینی چی بکەین باشە بۆ نمونە ئایا ئەم حکوومەتە بیر ناکاتەوە کە ژیانی ئەم خەڵکە خۆشکات لەم هەموو داهاتەی کە لەم هەرێمی کوردستانە هەیە والله وا هەز دەکات ژیانی خەڵک هەمووی خۆشە مشکلان یا پاران زۆرە ئیمکانیاتیان هەیە وازی دەکاتەوە ئەنی ئەوان وا بیر دەکەنەوە کە خەڵک وەزعی باشە چاوایە تقریبا لە 170 لە 130 فەقیرە 130 فەقیرە جا لە وڵاتێک وەکو ئێمە لە هەرێمێکی ئەوەندە دەوڵەمەند گوناح نییە 130 فەقیر بێ وڵات دەبوو لە 100 دەوڵەمەند وایە نا ینی خەڵکی بێگانە بە سەدان هەزار خەڵک لێرە کار دەکا خەڵکی خۆمان بێکارە خەڵک هاتووە لێرە خانی کڕیوە خەڵکی خۆمان لە کرێکی دانیشتووە والله حرب دەچێت مشاهدەکەی ناو بازار هەمووی حربە وانە پرسیاری لێ دەکەی فلان شوێن دەچێ دەڵێ احكي بالعربي أنا ما أعرف كردي يعني بەستم ینی نەکەر عەرەب خۆ پڕی تورکە پڕی ئێرانیە پڕی ینی خەڵکی بەیانێ نیپاڵی و نازەم بەنگلادیشی و نازەم چێندەری هەموو خەڵکیی لێ بەڕاستی ینی ئاساییە خۆ خەڵک بێتە ئێرە خەڵک لێرە بڕوە بەڵام نەک خەڵکی خۆمان بێکار بێ و خەڵکی تریش بێ بە خاوەن ماڵ دەستەکان خۆش زۆر سپاس بە قوربان زۆر سپاس دەسمە سەی سادق سڵاوی خوات لێ بێ کاگەمین السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته براجوري والله كان نربا يكتب بالشرعي بشنو بوم يشوف أبارك ورقته جان يكتب بالشرعي بشنو بوم يشوف أوجار ماسي جاي فرم من أبو رأيكم توصيلك مثلا يقول هي على توميك وقابتاتي أمانة يا ما كاتي راما جربوا إيران أم خلقها من بلد دم شاخو هذو هلاك أمين يعني بني أمريكا أو ركابو عاطفية بريالي شخصها شاوش عندك بريد جفري إذا أمانة بناخذ جنوي آلو دائمتها تجربة حال بلايا لم أسمع إذا تخواره والله تجربة أبي بزيادة طلاب وأنا بخم خفت وقرب سريب وخلصيش يعني تو حل دير لحمود أو اشتانيك الرؤيا وحتاكو أمره يعني حال حمود إلى مصلحتي أوانا بوا
ولا بعدين او بتوريشتو براسي يعني امانه ايصابي كانوا على اما كاد في ام خدمه جزايه امانه بوكر امانه بوكر ام امانه بوكر بو بروجو بوشي خمانه بخمانه دينين بأربع اذا دي دواء كانوا اذا امان بهن الخبيه اعمل امريكا لو فرجناها هاتو كان قال مع بقى مع سجان بر اذا حكينا بس امان انتخابات كان هاي كان ظلم دخلت كان امانه حكم راني حتى ابن مالي بزانه يعني حموش لمصلحتي اوانها يعني تو تجربه تو سيشتغل لشيء دعسه حوكاري كراوي لا كورونا حوكاري كراوي ما زال لا كلامي شيء حوكاري كراوي حموش اخوان خواجانا وإيش باشا أول دعاتنا خوفر من بدك أشي بخس هذا ما يعني سعر قاعد كنا نازل أشي بارني ولا قيران إنت نازل ما قد كاي بارد بالي لما دعنا قيران حل كتاينا أما رم كلمات بتوانا إنت شغال لبر أرواح أو ثاني انتخابات ناكل بو حد أو ثاني حكمكم ولا دمشاوي بمشي وأيضا بريو كثير من هذا كتاي ويعلم أنا حموش إلا مصلحة أنا هيش تبني يعني لجري أنا دور يا رجاش دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس دەگەڕێمەوە هەولێر باوکی بەخشندە سڵاوی خوا دەبێم کاتت باش باوکی بەخشندە سڵاوی خوا دەبێم کاتت باش السلام عليكم كاغنور وعليكم السلام ورحمة الله وبركاته دەست خۆشی بەرنامەکە زۆر جوانە سپاس بە قوربان دەستەکانت یەک داواکاری مێ کاغنور کاکا جان داهاتی ناوخۆ هەموو لە خۆیان مشکلە نییە بەس ئەو ئیشوکارەی کە هەیە لە کوردستان باشە بەس لەبەر سووری و لەبەر تورکی و لەبەر ئێرانی و لەبەر عارەب و لەبەر ئەوانە بەر خەرچی خۆمان ناکەوێتن هەرێمە چیگەچکە عنی ئەوم دەوڵەتە دەورەی لێدەیە قەناعەت بکە مقاول ئێستا مقاولمان بوویتە سووری مقاولی سووری خۆمان عملیاتی دەکا عملیاتەکەش بەدەست ناکەوی مقاولی سووریا لەبەر دەستێ سووریەکەی ئیشتێ بکاتن لەولایە تورکیا دێتن مقاولی تورکی دێ بڕچی ئیش دەکا و پارەکەی دەبا و دەڕواتن لەولایە سووریەکە مقاولاتی دەکا و ئەویش هەندەشی ئیش دەکا و دەبا و دەڕواتن یعنی بەڕاستی خەڵکی خۆمان ئێمال کرایە و کە بەردەستی سووریەکە و ئێرانیەکە و عارەبەکەی ئەوانە یعنی وەزعی زۆر خراپە زۆر بێ ئیشیە ئیشەیە بەس خۆمان زۆر بێ ئیشە لەوان هیچ عیبینیە کابرا لێن دەڕادێتن لێرە پارەشی دەبا هەردێ دەڕاتن و بەداخەوە دەستەکانت خۆش کاک باوکی بەخشندە دەسمە گەرمیان کاکارزان سڵاوی خوات دەبێ خوای گەورە دڵتان خۆشکە گەرمیان ئەمڕۆ یادی ئەنفالە بەدناوەکەیە کە بەداخەوە بە ناوی ئەنفال و بە ناوی سوورەتێکی قورئان زاڵمێک هەستە بۆ هەم لە ناوبردنی کورد و هەم بۆ ناشرینکردنی ئەم ئیسلامە عەلەیکوم سەلام کاکارزان جان کاکارزان سڵاومان هەیە قوربان دەستەکان لەوەی بەڕێزی سڵاوی گەورەتان لێ سڵاوی خوای گەورە لە بەڕێز کاکارزان جان وەڵای باس موچەیە بەس سەرڕای دەستخۆشین بۆدان و لە ئێوە و لە مەسەن لەم ئۆپۆزیۆنەکان بەس گلەیەکیش لێتان یعنی زۆر بەداخەوە مەسەن خواتۆزێک کاتەکەم بۆ درێژەکەرەوە مەسەن ئەم لەسەر موچەی بێوەژنوان چاودێری کۆمەڵایەتی کەوا لە 2015 بڕیا لەسەر دەست وەزیرەکەی یەکگردوو بوو محەممەد هاوجیانی ئەوە بیموچەکەیانی ڕاگرت مەسەن زۆر بەداخەوە ئێوە ئێستا هیچ باسی ناکەن یعنی مەسەن کوێستانخانە ناڵین کوێستانخانە ئێستا بەغا موچەکادا یعنی مەسەن زۆر بەداخەوە بۆ گۆڕان یعنی سوورەی کاکارزان بالێک حاڵی بین بەڵێ حاڵی فەرموو مەبەستت چییە یعنی چێ بۆ نمونە چەند چینە کەس موچیان بڕاوە بۆ نمونە موچەی بێوەژن ئەوانەی وا هاوسەریانە بێ هاوسەرەکان و ئەوەی چاودێری کۆمەڵایەتی بۆیان بڕابەوە لە 2015ەوە وا بڕیان بەلەوە 150,000 داوە بێوەژنانە موچەی 150,000 داوە بێوەژن و یانداوە پیر و پەکەوتەزانی کاک ئێستا بڕاوە ئەوە نماوە ئەوە لە 2015 محەممەد هاوجیانی وەزیرەکەی یەکگردوو ئیسلامی عەلەسات چاکسازی وەناوی چاکسازی تیا بکات لەو کاتەوە ڕایان کردووە ئێستا یعنی کوێستانخان لە گۆڕانە زۆر عیبە بۆ کوێستانخان زۆر شوورەیە بۆ گۆڕان زۆر داڕزیانە بۆ گۆڕان یعنی بەیانی لە هەڵبژاردنە چی بە خەڵکەڵێ بۆچی لە 2015 وەزیرەکەی یەکگردوو ڕایگرت وەزیرگردوو هیچ چاکسازی تیاکەن ئێستا مەسەن ئێوەش هیچ باسی ناکەن مەسەن ئەمە کۆمەڵە ئەماندا پەرلەمانەکانتان یعنی نوێنەری خەڵکن کاکە مەسەن لە 2015 ئەم موچە 150,000 دینار این بێوەژنان ئیسە ئێران 250,000 دا سادیان
مەسەن عێراق مانگی 250,000 بێهۆشانەداین چاودێری کۆمەڵایەتی ڕاستما ئێوە هیچ ئاماژەیەکی پێ نادە یعنی نەمان دیسە لە 2015 یعنی چەند کەس نازانی ژمارەکە چەند کەس بوو کە موچەکانیان بڕا؟ والله بەڕێزم ئیسە یعنی ئێوە نوێنەری خەڵکن یعنی نوێنەری خەڵک ماروک و زانیاریەک لات بێ ژینە بە دوواداچوونی بۆ دەکەین ئینشاءالله. والله داواکارم لە ئەوەی کە من بۆ پەیوەدیم کرد یعنی هەزاران بێهۆشنەیە کاتین لەم کەناڵە بەڕێزەی ئێوە ئەگیری یعنی پارەی دەوا و دەرمانی نییە پارەی عیلاجی نییە یعنی گوناح نییە لەم هەریەمە پارە زۆر و زەبەلاحی ئێنجا ئێستا بەڕێز خوا با لە یەکێ بگەین ئێستا عێراقی نێرە عێراق مەسەن تەوا موچەکە نێرە کوێستانخان عیبە بۆی ئێوە دەستانەکەی مەسەن بزان کوێستان خاتوو بۆ ئەم لیستە نانێری بۆ بەغا پارەکە بنێرە یعنی بەغا مایی 250,000 پارەی بێهۆشانەدا ئەستادیان داواکەت گەیشت کاکارزانجان داواکەت گەیشت دەستەکان لەوە مەسەن بەرنامەی لەسەر دەستانەکێتە کوێستانخان یعنی ئەم داواکارم لە ئێوەی بەڕێز لە پەرلەمانەکانتان یعنی لە 2015 ڕاگیری هەموو بەڵێ دەستەکانت خۆش کاکارزان باشە ئینشاءالله داچوونێکی بۆ بکەن زۆر شتیوان بەخوای گەورە خۆش بێ ئەزمعین دەستەکانت خۆش بە قوربان دەسمە چوار قوڕنە کاک ساڵح سڵاوی خوارد لەبێ کاک ساڵحجان کاکە سڵاوی خوا لە جەنابەت سڵاوی خوا لە بەڕێز قوربان بم فەرموو وڵایی پێم خۆش و بزانم کامە داهاتی دەڵێ چکە داهات زۆرە لە وڵاتی ئێمەدا داهاتی نەوتی هەیە داهاتی ناوخۆ هەیە و داواکێ و سامانە سروشتی هەیە کامە داهات دەڵێ بۆی وڵاهی لەو کاتێک کە دەڵێن نەوت وەستاوە ئەگەر هەڵە نەبم دەڵێن ڕۆژانە 300,000 بەرمیل نەوت ئەیدی دراوە بە ئەو چی پێ دەڵێن مەسفا و ئەو بابەتانە بۆ خۆیان قازانجیان لێ کردووە لەوە گەڕێەوە هی ئاسایی ئەو بابەتە ئەوەی تر داهاتی ناوخۆ بریتە لە وزارەتی ناوخۆ لە وزارەتی کارەبا لە وزارەتی سەحا لە وزارەتەکانی تایبەت بۆ بابەتە هەروەها دەواازەی سنووری کە 4 دەواازەی سنووری هەیە هەروەها بە فەرمی 4 دەواازەی سنووری بە فەرمی هەیە کە لە عراقیشە ناسێنراون 6 دەواازە کە حکوومەتی هەرێم دانی پێناوە 20 دەواازەی تریشمان هەیە کە ئەوە قەزا و قەدەر بەڕێوەی دەبا خوانە بیکەس نازانی شێ بەڕێوەی دەبات چۆنە داهاتەکەی بۆ کوێیە ئیدی ئەوە هەمووی داهاتە ئەمن ڕقمێک زیاد لەو ڕقەمە ناڵێن کە حکوومەت خۆی دەڵێ 340 ملیار داهاتی ناوخۆمان هەیە و کە بە عراقیشی ڕاگەیاندووە ئێستا دوو مانگە ئەم داهاتە دەست بۆ کوێ دەچێت کە لە کاتێکە حکوومەتی عراقی بۆچەی تەواوی ناردووە جگەلەوەی کە لە 5 مانگ ڕابردووە بە داهاتی ناوخۆ دەتواندرا موچە بدرێ بەڵام داهاتە ناوخۆیەکە کەس نازانێ چی بەسەر هات ئیتر ئەوەیە یعنی ئەوەی کە من شتێک لێی بزانم بەڕێزم دیارە گوێرە دەگمەوەنیا بەڵێ حکوومەت بۆ خۆی ئێستا نازانێت پلان و پیلانسیە ئەو دوو چەمکەی نازانێت یەک جیاکاتەوە حکوومەتی هەرێم نازانێت پلان لەگەڵ پیلان دوشتی زۆر لێک جیاوازە ئەو دوو چەمکانە جیاوازن ئەو دەچای بتوانێت پیلان کارەساتە بەس پلان باشە پلان باشە ئاخم بۆی وا دەڵێم شتوان زیاتر بەس ئەگەر پیلانیان هەبێ ئەگەر پیلانیان هەبێ خەتەرە نا ئێستا بۆ خۆی حکوومەتی هەرێم پیلانی هەیە بۆ لە ناوبردنی ئەو کۆمەلگایەکە کۆمەلگایەکی سالم و ساخۆم دەرچێت لە کۆمەلگای ئێمەدا دەبێت هەموو کەرتەکان هەموو سێکتەرەکان چاککە بۆ نمونە کەرتی تەندروستی ئێستا لە وڵاتی ئێمەدا سەفڕە یعنی کەرتی پەروەردە هەر زۆر لە خوار کەرتی تەندروستیشەوە ئەو جای کەرتەکانی کە پێداوەرە یعنی ئەوڕۆ یعنی کردرا ڕووی داهاتەوە فەرمووی ئێستا داهاتی حکوومەتی هەرێمیشمان ئەو داهاتی ئەو خوێندنگە پەروەر ئەو خوێندگانەی کە نمونەیە پێیان دەڵێن نمونەیی دەزانی چەند سەقەتە لە کۆمەلگای کوردەواریدا ئەوە کە ناوێت لە ناوە ئەو خوێندنانەی بە پارە دەخوێندرێن یاخود ئەو کەرتی تەندروستی ئێستا کە لە وڵاتی ئێمەدا هەیە بڕۆ هەموو شاری هەولێر و سلێمانی بووتە بینایی بەرز و خەستەخانەکانی کەش مشک تێدا هاتی شویان دەکا بەڕاستی بێزت ناچی نەخۆش خۆشت بەجێوێن دەرێ بەڕاستی کۆمەلگای کوردی ئەتۆ ئەگەر بەو حکوومەتەی بڵێ حکوومەت و بەو حکوومەتەی بڕێ بەڕێەوە بەر ئەمن پێم وایە هەڵەکی گەورەیە لە زمانەوانی کە ئەو ناوەی لە حکوومەتی بنین هەر ئێمە یعنی بەڕاستی ئەوە کارەساتە چکار وەرە تەماشای کەرتی تەندروستی و تەماشای وڵاتی خۆتکە چەند بەرەو قەیران دەڕوا بۆ نمونە لە بەغدا کاکە دەزانی فەقیرانە هەیە هەموو کەسێک کە بێکار بوو 270,000 دیناری دەزانێت کاکە لە ڕۆماتی لە پەلوجەی لە هەر شوێنی ئەو خوار و بەڵام لە وڵاتی ئێمەدا هەوڵ دەدا کۆمەلگا چی لێ بکات باشە بۆ ناوێت ئەو حکوومەتی هەرێمی کوردستان کە پێ دەڵێن ئەوکەدەم بڵم بۆ حکوومەتی دانانێم بتوانم بڵێن هەردوو کۆمپانیاوە بەڕێوەی دەبن وەرە یەک شتم پێ بڵێ سوودی ئەو حکوومەتی هەرێمی چییە کاک ساڵح دەستەکانت خۆش بێ قوربان بم
سوپاس دەکەم کاتم پێدای کاک جەزا لە سلێمانی سڵاوی خوارد لێبێ ئەم کاتت باش کاک جەزا سڵاوی خوارد لێبێ ئەم کاتت باشی بە قوربان دەستەکانت خۆش بێ بەڵێ کاک جەزا کاکە دەستخۆشی لێکەم بۆ بەرنامە جوانە سوپاس بۆ بەڕێزت فەرموو دەکەم برای ێستا پرسیارێکی وروژان دەربارەی ئەو موچەی ئەو پیرەپیا و پیرەژنانەی کە بڕاوە بەڵێ ئەم معاشە هەر لە خۆیانەوە بڕیان لیژنەیەکیان پێهێنا و کاتە کە با بڵین لە کاتی وەزیرەکەی یەکگرتووە بەڕێز بە ناوی چاکسازیۆ موچەی ئەو پیرەژن و پیرەپیاوانەیان بڕی ئێستش وەزیرەکەی گۆڕانە کوێستان خان موچەی 150,000 دیناری هی پیرەژنێک یا پیرەپیاوێک ئەبێ چی بێ بڕیویانە و بۆ گیسانی کێ هەچێت جا داواکەم لە بەڕێستان و لە هەمووی ئەوانەی کە بە دوای چاکسازی ئاگەڕێن بە دوای ئەم کێسا بڕۆن چکە هەبووە لە زمانی سەدامە گۆڕا کە پیرەژنێک موچەی هەبوو لە زکاتی خۆیان 150 دیناریە بووە حکوومەتی بەعز پێیاوە لەبەرەوەی ژیانی پیاوا بوو ئێستا ئەمان بە ناوی چاکسازیەوە بڕیویانە ئەی باشە بڕیویانە ئەم پارەی بۆ پێچێت ناویشی هەیە هەویەی هەیە هەیەکەی ئێستا من ئافرەتێک گەناتم لە ڕێی خوا خەڵک بەخێوی ئەکا ئێ باشم کا هەویەی هەیە لە زمانی سەدامە ئەم موچەی 500 دیناری 1000 دیناری هەبوو ئێستا بە ناوی چاکسازیەوە لە زمانی وەزیرەکەی یەکگرتووە بڕیان این جایزه کوێستان خانیش بە ناوی چاکسازی بە ناوی ئەم شتانەوە ئەی ناوێت پرسیار بکارزانانی ئەم 150,000 دینارە بۆ دیسانی کێ ئەچێت موضوعی چاکسازی و چاکسازی نەما داهاتی ناوخۆ بۆ دیسانی کێ ئەچێت بۆ دیسانی ئەم دوو حیزبێت برا بەڕێزەکەم ئیجا لەبەرەوە ئێستا کە موضوع مادام گەشتێتە ئەوەی کە لە بەغاوە ئەم موچەیە درێت ئێوە وەکو کەسانێکی دڵسۆز حق ئەندام پەرلەمانەکانتان یا ئەگەر کەسێکی دڵسۆزتانە بێ بە دوواداچوونی بکەن لە ڕێگەی بەغاوە چاکسازیێکی چاوکەن بۆ ئەو پیاوانەی لە ڕێخوا خێتانەگا ئێوە هەمیشە لە کەناڵێکی خێریا بوون دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاس دەکەم دێمەوە هەولێر کاک مەولود دوا پەیوەندی سڵاوی خوارد لێبێ ئەم کاتت باش ئەگەر دەنج تەلەڤیزۆنەکەت کەسکە کاک مەولود سپاس دەکەم سلام عەلەیکم السلام ورحمة الله وبركاته سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ زۆر سپاس برا گەورەکەم کاکە ئەو برادرە باسی ئەو ئافرەتانەی کرد ئەو تاگیری خێزان ئەو موچەیان بڕا بەڵێ ئەو نەفەرانە 30,000 کەس بوون چەند هەزار 30,000 سێ یان سی ئەمن بەخۆم تەلەفۆنم لەگەر کاک محەممەد هاوجانی کرد کاک محەممەد هاوجانی پیاوەتی زۆر بەڕێزە زۆر پیاوەتی عەدالەت و بەڕێزە بەڵێ چی گوت ئەو کاتە چی بوو نێگوت گوتە من وەرە تاکەتی دووکە من داوەتێنێتم وەرە گوتی وەرە کەنەمەتە بچینە لاویشی نووسین پاشی مانگەشی 5 وەرەقەشی بە هەدیە دامێ لە نووسینگەی خۆی گوتی کاکە خەتای من نییە سەرۆکی حکومەت بڕی 30,000 کەس گوتی گوتمانە سەرۆکی حکومەت هەمووی مەبڕا ئەمە لێ کۆڵینەوە لێ دەکەن ئەوەی مستحقە و تەقدیرە دەیدەینی ئەوەی دەورەمەندی شە و شعوری ناکە دەیبڕین حقیقەت ئەمەن 400,000 تەلەفۆنم کرد بۆ کاک محەممەد هاوجانی ئەو هەر بە من دۆ پیاوەکی زۆر بەڕێزە کاک محەممەد هاوجانی شایدی لۆ دەدەم دەستەکانت خۆش کاک مەولود بەڵێ گیان ئێستا حکوومەتی هاوێم حکوومەتی عراق ڕعایە دەدا بە هەزاران کەس حکوومەتی مەدەباتی ڕعایە بدا بازی بێتە خەڵکی فەقیر و هەژار ئەمە شەوە تەکتێکنەیە جارانە 500,000 یوزەم ئەوەیان نا ئەوە هەموو خەدرکردنە لە خەڵکی هەژار و فەقیر بەڕاستی ئەوە لەبی ناکەی لە کاتی دەنگدار لەبی ناکەی فەرقە بەڵێ دەستەکانت خۆش کاک مەولود زۆر سپاس بە قوربان سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ برایانی بەڕێز و خۆشەویستم لە سلێمانی و لە هەولێر بۆ ئەوەی کە هاوکارم بوون تاوەکو ئەو بەرنامەیە پێشکەش بکەین تاڵقەیشتر خواتان لەگەڵ